شێوە سلێمانم لێرە لە ماڵی ئەو لەو پرۆژەی دەکەم بۆ بەشداریم کردو بە پێشەنگایەکی فۆتۆگرافی منداڵانە کە پێشەنگایەکەم باس لەوەی دەکاکە منداڵانی ئێمە بەشێکیان بێ بەشن لە زۆربەی کە ئەو لە زۆربەی ئەو شتانێک کە منداڵی کە هەیەی بن مونێستا ئەو فۆتیانی منەگەر سەیری بکەین زۆربەی ئەو منداڵانەیە کە بڵێ بێنازن شوێنێکیان نێکە دیرە ئەنی لە پرۆژە لە چالاکیانە بەشدار بن وەکو بنمونە پێشەنگا دەورەی مۆسیقا ئەوانەیە کە لە شوێنێکی جیاواز فۆتۆکانم کردووە. دوای ئەوەش لەگەڵ ژینگە ئەنی باسی ژینگەش لە تا پێشەنگاکەم کە چۆن بتوانین ژینگەی بپارێزین کە چۆن منداڵ فێر بکەین بتوانێت لە چوار دەوری خۆی ژینگەیەکی پاک و خاوێن ڕابکرێت و ئیش لەسەر ژینگەش دەکەین لە پرۆژەیە. تا ڕاستی ژینگە ئەرکێکی نیشتیمانیە بۆ هەموو تاکێکی کۆمەڵگانە کار بۆ گەورە و گچکە و هەرچیلێکی کە دیاری بکەین بەڵام کە ئەمە لێرەدام بەسم لەوەیە کە بتوانین ینی ئاگامان لە منداڵان بێت لەو ژینگە تەندروستیدا کە دەژیان ئەنی بۆ نمونە ئێستا منداڵ لێکێک لە تابلۆکان ئەگەر سەیری بکەیت لە هەموو تابلۆکاندا ئەو ژینگەی کە ئەو منداڵان تێدا دەژێن ناتەندروستە بۆ نمونە لەسەر زبڵانە خەریک کۆکردنەوەی زبڵێ بۆ فرۆشتنی ینی بۆ پێداویستی خۆی کتوی بیپسی ئەوانە کە لە کاتێکدا ئەمە لێرە ژینگەی پێپیس دەکەین جا پێیانەوەیە کە لە هەموو کەسێک لای خۆیەوە ژینگەی بپارێزێک خاوێن ڕابگرێ ئەو شتانەی کە فڕێ دەدا دەتوانین بکاتە ڕیسایکلینگ بین و شتیکەی لێ دروست بکاتەوە هەموو کتاکێک نەک هەر بنمونە جێلی ڕۆشنبیر و مامۆستا هەر کەس لە ڕاست خۆیەوە